سپاس دەکەم ڕاستەوخۆ ئاراستەی جەناب بکەم ئێوە وەکو چاودێرێکی سیاسی ڕەخنەگر بارودۆخی سیاسی باشووری کوردستان چۆن هەڵەسەنگێنن فەرموون. وڵا ببوورە هەڵەی تەکنیکی لە من نەبوو کارەبای باشوور ڕۆی ئیشارەکەمان ئێتر 1-2 دقە دەشێشێت تا ئینترنێت دێتەوە. حقیقەت ئەوەیە کە بارودۆخی ئەم ڕۆی باشووری کوردستان دوای 30 ساڵ تەجروبەی ئەزموونی حکومداری لە نێوان دوو پارتی سەرەکی واتە یەکێتی و پارتی لە تموحی هیچ لایەکدا نیە بەڕاستی، یعنی ئەوەی کە دەکرا لە ماوەی 30 ساڵدا کە عمرێکە بەڕاستی 30 ساڵ گەنجێک مناڵێک کە 30 ساڵ گەیشتۆتە جامعە ژنی هێناوە بۆتە پیاوێکی گەورە ئەوانە، یعنی ئێمە دووسێدانەوەمان پێگەیاندۆ لە دوای ڕاپەڕینەوە لە دوای یەکەم تەجروبەی حکومداری کورد لە باشووری کوردستانەوە. ئەگەر بێنی زۆر بە کچڕی وردی کەیدەوە بەهۆی هەر ئەو تەوەری بەرنامەکەشت بەهۆی بەڕاستی شەڕێکی خۆکوژی، شەڕێکی براکوژی، شەڕێکی ناوخۆ ئێمە زۆر دواکەوتین لە ئەزموونی حکومداری، لە ئەزموونی ئەوەی کە کۆمەڵانی خەڵک بتوانین بە شێوەیەکی سالم، بە شێوەیەکی دروست، بە شێوەیەکی ڕێکخراوەیی، بە شێوەیەکی سیستماتیک بتوانی فێری شارستانیەت و فێری ئەویان بکەین کە حکومداری چۆن دەبێت. ئێمە لەوەدا زۆر دواکەوتوین بەڕاستی دەڵم، یعنی جارێ تا ساڵی 92 کە بە هیمەتی خانمی ئۆڵبرایت لە ئەمریکایە ئەو دوو سەرکردەی یەکێتی و پارتی وێککەوتنەوە و ئاش بوونەوە، دوای ویش خایەندی هەتا 2003 و 2002 هیچ حرەکەتێکی ئەوتۆ نەبوو. ئێمە دوو ئیدارە بووین، ئێمە دوو وڵات بووین، وڵاتێک لە دێگەڵە بەرەو خوار بەرەو هەولێر و دێگەڵە بەرەو سەد بەرەو سلەیمانی، هەر پێشان دەکوت زوونی سەوز و زەرد. حقیقەت ئەوەیە کە ئێمە هەر لە ڕۆژی ئەوڵەوە کە هاتین عەلەمی حکومداریمان هەڵگرت لە باشووری کوردستان، پێش هەموو شتێک فێری شەڕەپەڕۆ و فێری ئەوە بووین کە پەڕۆی سەوز و پەڕۆی زەرد بووین و دواتری شەڕی قورسمان کرد لەسەر هیچ، لەسەر بەڕاستی ئێستا دوایوی ئەمن نمونەیەک دێنمەوە دوای ئەو هەموو ساڵەی دوای دەیان سەدان و هەزاران کەس لەو شەڕەیدا تێدا چوو، نوقسان بوو، دیزەیبڵ بوو و ونن ئێستاژ ونن جەماعەتێک و بریندارێکی زۆر، سەقەتێکی زۆر وە کوژرا شەهیدێکی زۆر. بەڵام دا ئاخرەکەیدا دوو سەرکردەی پارتی و یەکێتی هاتن لێرە لە سلەیمانی پەلاس کە پارلمانیان کردەوە بۆ یەکەمین جار، گوتیان ئێمە لە هەموو کەس بێگوناحتری ئەو دوو سەرکردێ، ینی بەڕاستی شتێکیان کورد نەتیجەیەکیان گرت کە بەڕاستی فقط کۆمەڵانی خەڵکیان عەیبدار کرد و کۆمەڵانی خەڵکیان تاوانبار کرد. بە هەمووی ئەوانە ئەگەر ئەمن بە چڕی بتوانم بسمە سەر جوابی پرسیارەکەت کە ئەزموونی باشووری کوردستان ئەمن لە یەک دێردا بۆت خولاسە دەکەمەوە کاک جەماڵجان. ئەمن وەکو کەسێک کە زیاتر لە 42 ساڵە لە دۆزاوی خەباتی چەکداری و سیاسی و کۆمەڵایەتی خەڵکی کوردستان بووم بەخۆشیەوە لە دوو پارچەش و تا ڕادەیەکی زۆریش لەگەڵ باکوور و ڕۆژاوا شتێکەڵم بە تایبەت لەو 20 ساڵەی ڕابردوودا کە ئەمن هەر لە باشوور دانیشتوم و لە باشوور زۆرتر تێکەڵاوی سیاست و سەرکردە و ڕێکخراوە مەدەنیەکانم، ئەمن بەڕاستی بە دڵ دەڵێم زۆر جاریشمە قسەیە کردوتەوە. ئەگەر لە من پرسن خراپترین تەجروبەی کوردی، خراپترین تەجروبەی حکومداری کوردی شۆ بوو؟ شێخ مەحموود بوو، قازی محەممەد بوو، چۆ بوو؟ ئەمن دەڵم خراپترین تەجروبەی کوردی تەجروبەی ئەم ئاخی باشووری کوردستانە لە 91ەوە کە هاتینەوە شارەکان. و ئەگەر لە منیش پرسن جوانترین تەجروبەی کوردی کوێیە، ئەم 3-4 ساڵەی ئاخرەیە کە چەند کانتۆنێک لە ڕۆژاوای کوردستان دروست بووە، ئەمن ئەوەم پێ بە جوانترین تەجروبەی کوردیە. تەجروبەی کوردی لە باشووری کوردستان پڕە لە نەهامەتی، پڕە لە تاڵان، پڕە لە دزی، پڕە لە بێڕەحمی، پڕە لە زمان بڕین، پڕە لە ڕۆژنامە کوش، پڕە لە ئازادی ڕادەربڕین، پڕە لە چەوسانەوە. ینی بەڕاستی ئەگەر بیاینین بیانڵێین ئەوەندە زۆرە ئەوەندە زۆرە ئەوەندە زۆرە، هەر لە لێدان و کوتانی ڕۆژنامە نووسان و سەربڕینیان و کوشتنیان هەتا دەگاتە ئەوەی کە لە وڵاتێکە لە ژێر بەحری نەوتدا دەژین نەوت لە خەڵکەکەی دەدزن، خەڵک بە ئەو پەڕی بە 3 بار 3 قات و 4 قاتی کە وڵاتانی دنیاە کە نەوتیان نیە نەوت دەکڕن، خەڵکی هەژار و فەقیری شارە زور و گەرمیان و بادینانی من نەوت بە لە چیرفاری خۆیان دەکڕن و نەوت نییە.
و ئەوانە هەموو ئەوانەیان لەبیرە کە لە زمانی سەدامدا نەوت دەدرا بە خەڵک، بایع دەدرا بە خەڵک، قەند و چا دەدرا بە خەڵکوانە. ئێستا ئەوانە هەمووی نەک ئەوەی کە نەبێ نەتوانن بیدن، بەڵام بەڕاستی تەماحی دزی و تاڵانە و فەرهودەکە ئەوەندە زۆرە کە ئەوان ڕەحمیان بە میلەت دانایە، مەعاش نادەن هیچ، پارە نادەن هیچ، نازام خزمەت گوزاری ناکەن هیچ. مەسەڵەن ئەم هەموو قوربانەی کە لە ڕێگاوبانەکاندا دەکرێت. جەنابتان لە وڵاتێکی وەکو ئاڵمانیا دەژین دەزانن کە لە جادەیەک 2 جار دەعمێک بکرێت، 2 جار تەسادوفێک بکرێت، دەست بەجێ حکوومەت دێ دەڵێ بزانم هۆکاری ئەو تەسادوفەی چییە. ئێمە لە جادەی کەلارکەوە کاک مەجید بۆ خۆی خەڵکی ئەوەیە، لە جادەی دەربەندی خان و کەلار و کفری ڕۆژانە بۆتە جەلاتخانە، بۆتە گوزەرگای قەتڵ لەبەر ڕێگاوبانەکەی. کەس جۆ ناداتێ، کەس خۆی بەر بە پرسیار نازانێ. مسببی ئەو هەموو تەسادوفە، مسببی ئەو هەموو کوشت و کوشتارە لەسەر قوڵکەیەک، لەسەر نازانم چی بۆ ئەو جادانە چاناکەن، بۆ ئەو هەموو قەسر و قسوورەتان بۆ خۆتان دروست کردووە. ئەوە نەبێ کە نەبێ ورن با بە بەڵگە دانیشین بە شەفافیت پێتا بڵم. لە باشووری کوردستان هەرچی مەسوولە وەک فێرعۆن دەژی، هەرچی مەسوولە، هەرچی مەکتەبی سیاسێت لەو پەڕی خۆشیدا دەژین. ژن و منداڵیان لە باشترین دانیشگاکانی دنیادا دەخێنن، لە زۆربەی وڵاتان و پایتەختەکانی دنیا دێلایان هەیە، سیارەی چاچیان هەیە، سیارە دەکرن بە $9 ملیۆن، قەسر دەکرن بە 17-18 ملیۆن دلاری، قەسر دەکرن لە لۆس ئانجلس و لە داڵاس و ئەوانە مەزرعەی ئەسڵ دادنێن. یعنی ئەمە کوا سەرکردە دەبێ ئاوا بێ، سەرکردەیەکە نەتوانێت لەگەڵ خەڵکەکەی خۆی خاچی بژی، نەتوانێت لەگەڵ خەڵکەکەی خۆی نان و پەدیر بخوا، نەتوانێت لەگەڵ خەڵکەکەی خۆی سواری پاسکیلێک بێ، سواری پاس بێ. ئەمە کوا سەرکردەیە؟ ئەتۆ وەرە بزانە یەک دانە مەسوول کە بەڕێگەیەدا دەڕادەسێت تا هۆ وەندەی بچێ بۆ تەعزیەیەک، بزانە چەند دانە لیگزیز و وەنەوشە و مۆنیکای بەدواوەیە. ئەمە کوا لە چووکە کاکە عەلی ئەگەر لێرە ڕاتان بگرم، هەرچەند مژاری بەرنامەکە لەسەر شەڕی ناوخۆیە، بەس ئەگەر بە کورتی پرسیارێکتان لێ بکەم، ئایا با تەوەجو بەوەی کە ئێستا بزوتنەوەی گۆڕان لە حکوومەتی باشووری کوردستانە، ئایا ئەم شتانە شامڵی حاڵی بزوتنەوەی گۆڕانی شتەکە کە ئێستا هێنیکان لێرەیە، ئەندام پەرلەمانیکان لێرەیە؟ بەڵێ بە دڵنیایی هەرێکە بە حەزمی خۆی ئەڵبەتە بزوتنەوەی گۆڕان تا ئێستا کوونێ ئەوە 2 دەورەیە چۆ دەدەسەڵاتەوە، بریان نەچووبایە، لە هیچ خۆڕایی خۆی قەرزدار کرد بە میلەت، لە هیچ خۆڕایی ئەرکێکی زۆر قورسی خستە سەرشانی خۆی کە ئێمەش زۆر موافقی وی بوون و لەگەڵ سەرکردەکانی گۆڕانی زۆرمان قسە کرد کە کاکە ئێوە لە ئۆپۆزیسیۆندا بمێننەوە، بۆ لەبەر خۆتان یەک بچووک نابنەوە، دوو ئەوەی کە کۆمەڵگای کوردی پێویستی بە ئۆپۆزیسیۆنە، دوای ئەوەی کە گۆڕان چۆ لە دەسەڵاتەوە ئۆپۆزیسیۆن لە باشووری کوردستان مردووە، نەماوە، لە جانەڵایەدایە، هەر نییە. جاکە ئەمە 2 جاریان خەتا کرد. یەک ئەوەی کە لە باشووری کوردستان لە وڵاتێکی 5-6 میلیۆنی ئێمە بەدەستی خۆمان ئۆپۆزیسیۆنمان لەناو برد، لەلایەکی دیکەوە خۆیان عیبدار کرد بە دەسەڵاتێک کە بەڕاستی دەسەڵات نییە. ئەم لێرەوە بە یەکێتیش و گۆڕانیش دەڵێم و ئەو ڕۆژانش لەگەڵیان دانیشتوم لە نزیکەوە، لەگەڵ ڕێخەری گشتی، لەگەڵ ئاوسەرۆکی یەکێتی دانیشتوم کاکە ئێوە شەریک نین لەو حکوومەتەیدا، ئێوە پراوێزێکن کە پارتی بە کەیفی خۆی سیاسەتەکانی خۆی بەڕێوە دەبا. ئێوە پارلەمان نییە ئەو پارلەمانەی کە ئەوڕۆکانە لە کوردستان هەیە، پارلەمانێکی کارتۆنیە کە سەرۆکایەتەکەی دەدەستی بنەماڵەی بارزانیدایە و ئەوان چۆریان پێخۆشبێ وا دەکەن. ئەمن ئەو عەقڵیەتەی یەکێتی و گۆڕانم بۆ جێبەجێ نابێت. چۆن بەدەستی خۆتان دەچن دەکەن بە ملحەقێکی پارتی دموکراتی کوردستان یا بنەماڵەی بارزانی، لە کاتێکدا دەتانتوانی وەک ئۆپۆزیسیۆنێکی بە قووەت بمێننەوە لە دەرەوەی حکوومەت و قسەی خۆتان هەبێ و بەڕاستی دەسەڵات مەجبور بکەن بە چەکی ئۆپۆزیسیۆن کە لە زۆر شتدا بێتە ژێرباری ئێوە، هەر وەکو کاتی خۆی لە زەمانی کاگنووشیرەوانیدا کە بزوتنەوەی گۆڕان ئۆپۆزیسیۆنێکی بەقووەت بوو، 25 کورسی هەبوو و بەڕاستی ئەندام پارلەمانەکان کاریان دەکرد و مە دەمانتوانی هەست بکەین کە پارلەمانمان هەیە، پارلەمانێکمان هەیە کە دەنگی دەڕوا، جا بە بوتڵەئاو بێ، بە قسەکردن بێ، بە حراسکردنی سەرۆکی پارلەمان و جێگیری سەرۆکی پارلەمان بێ. ئەگەر لە بیرتان بێ لە یەکەم دەورەی پارلەمانی لە دوای 2009دا چەندین جار سەرۆک پارلەمان و جێگرەکەی کاکە هاتنە سەرەوەی کە جەڵتە لێیاندا لە
پشت کورسی پارلەماندا ئازایەتی ئەندام پارلەمانەکان بوو. پەیامەکەت عەلی کەریمی کاک عەلی ئێستا دەنگۆی شەڕێکی ناوخۆ هەیە کە ئێمە مژارەکەمان لەسەر ئەوەیە ئایا ئەم شەڕە لە بەرژەوەندی چیایە حیزبیە یان هەرێمیە فەرموو ئەو شەڕە لە بەرژەوەندی هەر کەسدا بێ ماڵوێرانکەرە بۆ میلەتی کورد بە زەرەری میلەتی کوردە بەڵام تۆ بۆ خۆشت دەزانی کە هەمیشە و داین بازرگانی شەڕ زۆر زۆر قازانز دەبینن لە ئاژاوە و لە وڵات بشێوی و لە شەڕ و کۆمەڵێک بازرگانی شەڕ هەیە کە قازانز دەبینن لە پۆست و پایە و مقام و لە محیتی شەڕکەریدا لە محیتی شەڕانیدا ئەوانە لە پێژەکانی دەسەڵات سەرتر و سەرتر و سەرتر دەکەون ئەوە تایبەتمەندی وڵاتی ئێمەنێ لە تەجروبەی دنیادا ئەوە زۆر باوە کە شەڕ زۆر کەس پێدەگەێنێ و بەڵام بەشی زۆری کۆمەڵانی خەڵک تێدا دەچێنێت ئەمە حەقیقەتێکە و لێرەداش ئێمە ئەوەی کە زەرەر دەبینێ میلەتەکەیە و میلەتی فەقیر و هەژارەکەیە پێشمەرگەی بەستەزمانە کە شەهید دەبێ گریلایە کە لە هیچ و خۆڕایی لەو تەمەنە گەنجەیدا شەهید دەبن ئەوەی کە ئەو ڕۆکانە لە کەس شاراوەنێ و منش دەمەوێت بە سەراحەت لە بەرنامەکەی جەنابتدا بیڵم ئەگە تەوزیحێکی یەکخەتیش بۆ کاک مەجیدی بدەم ئەوەی کە گۆڕان گوتاری پێشووی نەماوە ئەوە هەمومان دەیزانی کاک مەجید باشە کە دیفاع لەو شتانە نەکات و کا بۆ خۆی دەزانێ وەزعی ئەندام پارلەمانەکان دوو بەشە وەزعی ئەندام پارلەمانەکانی بەغدا هەر هاتوونە دەرێ لەسەر موقفی چاک و لەگەڵ گوتاری گۆڕانی نەماون کاک مەجید ئەوەی باش دەزانێ بۆ خۆشی دەزانێت کە من ئەوانە دەزانم بۆیە بەحسەکەی با نەکەینە گۆڕان و ئەوە بیکەینەوە سەر شەڕی ناوخۆ و ئەگەر گۆڕان ئەو ڕۆکانە هەر ئەوەندەی پێ دەڵم ئەگەر بەشێکی کەمکەمیش شەرعیەتی دابێ بەو حکوومەتە گەندەڵەی بەو حکوومەتەی کوڕی مەسعود بارزانی دیسان خەتابارە ئەم شەرعیەتدانە چ لەلایەن یەکێتیەوە چ لەلایەن گۆڕانەوە نەدەبوو بدرێ بەو حکوومەتە شکست خواردوێ کە ئەو ڕۆکانە کاک مەجید بۆ خۆی لە من زیاتر تێدایە زیاتر لە من دەزانێ کە ئەم حکوومەتە هەموو شتێک بێ حکوومەت نیە مافیایەکی ڕق و ڕووتە مافیایەکە تەنیا و تەنیا خەریکی دزی و تاڵانی میلەتە ئەم شەڕەش لە پێناوی ئەو بەشەی حکوومەتدایە کە ئەو ڕۆکانە بەداخەوە هاوڕێ کۆنەکانم هاوڕێکانی خۆم چ لە یەکێتی چ لە گۆڕان هاتوون شەرعیەت دەدەن بەوە ئەمن بە یەکشت خۆشحاڵم کە ئێستا بە تۆی دەڵم ئەگەر شەڕێ بقەومێت ئەو وعدەی کە ئەمن 2 ڕۆژ 3 ڕۆژ لە جومعەی ڕابردووەوە حەولم داوە لە نێوانی یەکێتی و گۆڕان و کەجەکەیدا ئەمن خۆشببینم بەوەی کە ئەو دوولایەنەی کە هەستی ئەویان بۆ دەکەم کە شۆڕژگەرێکیان تێدا مابێت ئەوەیە کە ناسنە ژەرباری ئەوەی کە ئەم شەڕە ئەگەر قەرار بێ بکرێت کە ناکرێت بە خۆشیەوە مزگەنی دەدەم بە بینەرانی تۆ کاک زەماڵجان ئەم شەڕە ناکرێت بە هۆکارێک ئەویش ئەوەیە کە نابێ گۆڕان و یەکێتی وەکو حکوومەتی هەرێم بچن بەشێک بن لەو شەڕی ئەمەی کە بنەماڵەی بارزانی یا کوڕەکەی مەسعود بارزانی بە ناوی سەرۆکی حکوومەت چەند ماوەیە کە 3-4 هەفتەیە کە خەریکە بە تۆبزی بیکە ئەویش ئەوەیە کە خۆش لە ئیعلامدا دەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کەجەکەی ئەمە خەتایەکی گەورەیە چ گۆڕان بیکە چ یەکێتی بیکە بە ناوی حکوومەتی هەرێم ئەگەر ئەو شەڕامە هەموو ئارەزومانە نەکرێت بەڵام ئەگە ئەو شەڕەکرا نابێ بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بێت دەبێت بە ناوی پارتیەوە بێت پارتی و کەجەکە پارتی و پەکەکە ئەمە خۆشبەختانە ئێمە سیگناڵهایەکمان بیستۆ لە هەم یەکێتی هەم لە گۆڕان کە ئەو شەڕە نابێت و ئەوە جێگای دڵخۆشیە و لەلایەکی دیکەشەوە ئەو کەمپەین و ئەو ئازایەتی ڕۆشنبیران و بە و بمبورە کە ڕادەکرم ئەتوانن بینەرانی ڕوبەڕوو بەڕوون و ئاشکرایی بزانن کە ئەو سیگناڵانە چییە کە بۆ ئێوە هاتووە ئاوا بەدڵنایی ئەم شەڕە نابێت حقیقەتەوەیە کە ئێمە هەفتەی پێش 2 هەفتە لەوە پێش کەمپەینێک دەستی پێگرا و شەڕێکرا کە خۆشبەختانە زۆر زوو کوژاوە ئەو شەڕەکرا لە منتەقەی گارێ هێزێکی پارتی چوو بەرەو مقڕەکانی کەجەکە و لێیان نزیک بۆ لە مقڕەکانی هەموو هێزێک مافی ئەوەی هەیە خۆی بپارێزێت
ئەو برادرانش لە ناوچەیەکی پڕ لە شەڕ تورکیا لەلایەکەوە هاتووە پارتی لەلایەکەوە هەڕەشیان لێ دەکا حەقی خۆیانە کە خۆیان قورس بکەن ئەوان دەوروبەری مەقەڕەکەی خۆیان کە من زۆر تەبیعی دەبینم مینگوزاری کردووە لە هاتنە پێشی هێزێکی پارتی کە قەرار بووە ڕێگا خۆشکەن بۆ ئەوەی کە دواتر تورکیا بێ و مەقەڕەکانی کەجەکە بگرێ و یا پەکەکەی گریلاکان بگرێت مینێک تەقیوەتەوە یا خۆیان تەقاندویانتەوە مشکلە نییە مینێک تەقیوەتەوە و عادلەیەکی نازام چی نەفەربەرێکی پارتی تێک و پێکشکاوە و 3 کەس بریندار بوون و پێشمەرگەیەکیش بەداخەوە شەهید بووە ئەوە بوو کە لەوێ شەڕەکە وەستا بەڕاستی ئەو حەول و تەقەلایی کە ئەوان کردیان وەکو بنەماڵەی بارزانیە من حتا پارتیش بەکار نایەنم چونکە پارتیش پڕە لە خەڵکی مرۆڤی چاک مرۆڤی کوردپەروەر و ئەوانە بۆیە بەڵام ئەمە ئەجەندای بنەماڵەیەکە ئەجەندای باب و کوڕێکە بۆیە ئەوان کەمپەینێک دەستی پێکرد لە هەموو بابەتێکیەوە ئەمن بۆ خۆم سەردانی کەجەکەم کرد سەردانی هاوسەرۆکایەتی یەکەتی نیشتیبانیم کرد سەردانی ڕێخەری گشتی گۆڕانم کرد کاک عومەری سەیعەلی زۆر بە باوەشێکی ئاوەڵەوە هەر سێک لا منیان وەرگرت و قسەکانمان کرد بەشی من قسەکەم یەکشت بوو کاکە بە ئەو شەڕە نەبێت بە کەجەکەشم کوتم کاکە وەکو ساڵی 2015 کە حیزبی دموکرات ویستی بە فیتی پاراستنی پارتی شەڕتان پێ بفرۆشێ لە منتەقەی میدیایی پاراستنی میدیا لە باڵەکایەتی و پێشمەرگەیەکی حیزبی دموکرات شەهید بوو ئێوە دەستان خۆش بێ زۆر زوو هاتنە سەرخەت و چوونە مەقڕی حیزبی دموکرات و لەوێ داوای لێبوردنتان کرد و لەوێ کوتتان ئەوە شەهیدی ئێمەیە و شەڕەکە کوژاوە ئێستا ژێوە دەبێ ئاوا بکەن ئێستا ئێمە وەکو دڵسۆزانی ئەو میلەتە وەکو نوخبا وەکو ڕۆشنبیر چۆنمان حیساب دەکەن وەکو چالاکی سیاسی ئێمە داواتان لێ دەکەین تەنانەت هەڵێن لەبەریان شەڕ مەکەن بچن لەبەر شێخ و مەلا و مزگەوت و شتیواشاندا بپاڕێنەوە بە خەڵکی بڵن کاکە ئێمە ئاوارین باشە ئێمە لە باشووری کوردستانین کاکە ئێمە چەند جار دەستی دۆستایەتیمان بۆ تورکیا درێژ کرد چەند جار مەفرەزەمان ناردەوە خۆیان تەسلیم کردەوە چەند جار عەبدوڵڵا ئۆزەلان لە زیندانەوە ئاشتی ڕاگەیان یەکلایەنە ئاتەشمان ئاگرمان وەستان ئێمە هەر ڕێگابان نەبوو شارەکانیان وێران کرد ئەوە بۆ خۆتان دەزانن 3-4 ساڵ لەو پێش هەموو شارەکانیان باشە ئەوان هاتوون پەلایان بۆ ئەو شاخ و چێوە هێناوە لێرەش لێیان ناگەڕێن کەچی ئەندام و سەرکردایەتیەکان و کادرەکانیان دەڵێن بۆ ناسنەوە قوڵایی تورکیا کاکە ناتوانن ئەتۆ زۆر سەیری ئەدی تۆ بۆ بە درێژایی ساڵانی 70 لە ناوخاکی ڕۆژهەڵاتی کوردستان شەڕی دموکراتت کرد شەڕی کۆمەڵەت کرد خاکی کوردستانی ڕۆژهەڵاتت بەکارهێنا بۆ نیەتەکانی خۆت بۆ ئێستا ئەوە پارچەیەکی کوردستانە کە ئازاد کراوە حکوومەتێکی خۆجی لێیە بۆ ئەتۆ ئەوەی لێ حرام دەکەی کە بێ لەو شاخ و چێوەی توش خەریکی کاری ڕێخستنی خۆی بێ خەریکی کاری سیاسی خۆی بێت ئەمە حقیقەتێکە کە پەکەکە هەرچی توانیوەتی کردوویەتی کە بتوانێت لەگەڵ تورکیا ئاشتی بکە تورکیا نایەوێ ئەو جارەکانە یەک حقیقەت کە ئێمە دەیزانین بەداخەوە ئەو دەسەڵاتی کوردی دەیزانێ و خۆی لێجێل دەکا نیەتی تورکیەی نەگری لای پەکەکەیە نەک نیەتی قەندیلە نیەتی ئەو عوسمانیزمی نوێیە ئەم عوسمانیزمی تازەیە نیەتەکەی سلەیمانیەیە نیەتەکەی کەرکووکە نیەتەکەی هەمووی هەرێمی کوردستانە تورک دەڵێ ئەگەر لەسەر کۆرەی مانگیش خاچێکی کوردستان ناوی بنێنە هەرێمی کوردستان ئەمن هەر بە ڕسمێتی ناناسم ئەمن هەر شەڕی دەکەم ئەمە حقیقەتێکە هەموومان دەیزانین بۆیە ئێمە هاتینە سەرخەت بەڕاستی لێرەوە سپاسیان دەکەم هەم هاوسەرۆکایەتی یەکێتی نیشتیمانی کوتی کاکە تۆ دڵنیابە ئێمە ناچین دەو شەڕێەوە ئەگەر ئەو شەڕە کرا ئێمە لەگەڵ نین کاک عومەری سەیعەلی حتا تەنانەت وەک ڕێخەری گشتی بڕوان بکە سۆندی خوارد گوتی کاکە ئێمە ناچین دە شەڕەوە ئەگەر شەڕ کرا ئێمە مۆقیفمان دەبێت ئەمە خواهشەکەم لێیان ئەوە بوو تکاکەم ئەوە بوو ئەگەر هاتوو پارتی هەر سواری ئەو کەری شەیتانە بوو و ئەو شەڕەی لە ناو باشووری کوردستان لەو وەزع خراپەیدا خەڵک مەعاشی نییە خەڵک تووشی کۆرۆنا بووە هەموو ڕۆژە مەرگ ئەو شەڕەشمان بۆ ساز بکە ئەوە حەقە لە ئێستاوە گۆڕان و یەکێتی لەو حکوومەتە بێنە دەرێ و حکوومەتەکەی ناو بنێنە حکوومەتی کوڕانی بارزانی یا بنەماڵەی بارزانی نەک حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەو وعدە دراوە خۆشبەختانە لە جومعەی ڕابردووە دوای ئەو کەمپەیدە زۆرە دوای ئەو هەموو ئیمزایە دوای ئەو حەول و تەقەلایە دوای ئەوەی کە کەرجەکە 2 جاری بەیان نامە دەرکرد کە ئێمە شەڕ ناکەین
مەگەر بێنە سەر ئێرە قاج لێرە دابنێن لەسەر ملمان دابنێن ئەی مەجبوری نۆدەم پە لە قاژەیەکە دەکەیت خۆ بۆ خۆشان دەزانن ئەو گریلایانە ئەوەندە ئازان ئەوەندە ئازان کاکە من چوم زۆر جار چوم سەردانم کردووە باوەڕ کە کاک زەماڵ گریلاکان ڕەنجی بەردیان گرتووە ڕەنجی بەردەکانی قەندیلیان پێوەیە کاکە ئەوە بە ئاسانی لە ناو ناچن ئەوەی کە کابرا دێتە سەر تەلەڤیزۆنی بە نێوی مستەشاری پارلەمان بە نێوی مستەشاری مەسعود بارزانی دێتە سەر NRT و تەلەڤیزۆنانە دادەنیشە دەڵێ نیوەی گریلاکان ژنن ئاوە بە سوچی باسی ژن دەکا ئەخر ئەوانە زۆر بێعاقڵن هەر ئەو ژنانە بوون لە مەخموری ئەو ژنانە بوون لە هەولێرێکە ئەو شەوەی کە داعش حملەی کرد بۆ مەخموری هەموو هەڵاتن هاتنە سلەیمانی کاکمەجید چاکی لە بیرا هەر ئەو ژنانە بوون ئەو گریلایانە بوون لە شەنگار لە مەخمور دەرپێکانیان هەڵکێشانەوە ئێستا کوونێ وای لێ هاتۆ دەڵێ ئەوانە ژنێن ئەوانە هیچ نین بەرگەی دوو پێشمەرگەی مەناگرن ئەمە زۆر عیبە ئەمە ینی بۆنی شەڕ تا ئێستا کوونێ لەگەڵ وەی کە ئەوان کۆتاییان نەکردو لە ئیهانە و لە جنێ و بە گریلاکانیان ئەمن باوەڕم پێ بکە لەوەتی ڕۆژاوا و گریلاکانی شەڕەبانی ژن دەبینم دڵم بە ژنی تەواوی دنیای خۆشە نەک بە ژنی کوردستان دەڵم بریا ئێمە کە کاتی خۆی پێشمەرگەی کۆمەڵە بووین چەپ بووین مارکسی بووین ئەو توانایەمان هەبایە کە ژنی ڕۆژهەڵاتی کوردستانی ئاواوە جۆشقین ئەوانە کاکە قارەمان چۆن دەبێ ئەتۆ پێیان بڵێ ئەوانە ژنن ئەویش ئاوا بە سوچی باسییان بکەیت ئەمە گوتاری کادرەکانی پارتیە بۆیە یەکێتی و گۆڕان نابێت لەگەڵ ئەو گوتارەی بن ئەمە قسەیەکە کە میلەت ئیلتیماتیۆمیان پێدەدا میلەت هەڕەشەیان لێ دەکا ئەگەر بێت و یەکێتی و گۆڕان لەگەڵ ئەو شەڕە بن باوەڕم پێ بکە کاک زەمال ئەوە کاکمەجیدیش باشایت بێت لە ئینتخاباتی داهاتوو دەدۆڕن خراپ دەدۆڕن زۆر باشە دەشمۆلی کاکە عەلی ئێوە وەکو کەسایەتێک نزیکتر بە گفتمانی پەکەکەوە کاکمەجید دەڵێ ئەبێ پەکەکە خۆی دوور ببێ لە شەڕێکی ناوخۆ ئایا یەکەم پەکەکە خۆی دوورەگرێ لە شەڕ دووهەم ئایا کورد توانیوە تەجروبەی شەڕی ناوخۆیی لە ڕابردووە وەربگرێت و بیکا بەهوێنێ بۆ ئایندەی خۆی فەرموو ئەزانی کاک ئەمە سێندە چویندا وردەکاریەوە لە بیدایەتی قسەکانەوە نەپڕژاینە سەر چوارچێوەیەکی گشتی لە فەلسەفەی ئەو تەوەرەی جەنابتان کە شەڕی خۆخۆریە شەڕی ناوخۆمانە حەقیقەت ئەوەیە کە ئەگەر ئەبێت دابەشی بکەم بە دوو سەردەمدا سەردەمی پێش مۆدێرنیتە سەردەمی پێش دەوڵەت و نەتەوەی کورد کە هاتۆتە ئەو گوتارە ئەو دیسکۆرسا هاتۆتە ناو بزادی سیاسی کورد ئەگە بگەڕێنەوە سەر سەردەمی میرایەتیەکان و سەردەمی خێڵ و فۆدالیدا ئەوە شتێکی تەبیعی بۆ هەموو دنیا ئەوەی دەزانێت لە ئەمریکاوە بگڕە شەری جنوبی و شمالی و پاریس و لە فەڕەنسا و لە ئاڵمان و لە هەموو وڵاتە پێشکەوتانەدا لە سەردەمی خێڵ و عەشیرەدا شەڕ هەبووە شەڕی دەنێ وڵاتدا هەبووە شەڕی ماڵوێرانکەر هەبووە بەڵام دواتر لە وەی کە حیزبایەتی دێتە لە جێگای خێڵ و عەشیرە دێتە ناو بزادی کوردیەوە هەر لە کۆمەڵەی هیوا و لە خۆی بوون و لە کۆمەڵەی ژێکافەوە ئیتر وردە تەماح و ئینتزاراتی کۆمەڵانی خەڵک زۆر زیاتر دەبێت ئەویش ئەوەیە کە ئێمە بەداخەوە حیزبایەتی لە کۆمەلگای کوردیدا لە هەر چوار بەشدا بەڕاستی ئێمە نەچوین لە بریتانیا فێری بین یا لە فەڕەنسا فێری بکەین فێربین مەسەڵەن وڵاتەکەمان مستعمرەی ئینگلیز یا فەڕەنسا نەبوو کە ئێمە کولتوری خواردن و خواردنەوە و حیزبایەتی و کۆمەلگای مەدەنی لەوان فێربین وەکو مەسەڵەن ئینگلیز دەستی بەسەر هیندوستان داگربوو ئێستا هیندوستان لەگەڵ ئەوەی کە فەقیرە هەژارە هەزاران کێشەی هەیە بەڵام لەباری دموکراسیەوە یەکەم وڵاتی دنیاە یعنی هەموو دنیا وەکو یەکەم وڵاتی دنیا باسی دموکراسی هیندوستانە دەکات ئێمە بەداخەوە کەوتینە ژێر ڕەچێک و ژێر هێژمۆنی وڵاتێک کە تازە شۆڕشی تێدا کرابوو بە نێوی سۆڤێت و حیزبی کۆمونیست یا حیزبی بۆلشویک ئەو فەرهەنگەمان لەوان وەرگرت حیزبایەتی کردنی ئێمە وەک یەکەم حیزبی سیاسی و کە بڵێن حیزبی دموکراتی کوردستانی ئێران یا پارتی دموکراتی کوردستان لە باشوور یا پارتی دموکرات لە سووریا ئەوە بووە لە حیزبە تودەیەکان لە حیزبە شوعیەکان و لە خودی ستالینەوە ئێمە ئەو میراتەمان بۆ هات میراتێک کە پڕ لە خۆکوژی پڕ لە هاوڕێ کوشتن پڕ لە قەتڵ پڕ لە جینایەت و ئەوانە
ئەوە بەداخەوە ئێمەش سەردەمێک چەپ بووین، ئێمەش سەردەمێک مارکسی بووین، بەڵام بەڕاستی ئێمە کە دەکەوینە قین، دەکەوینە شەڕ لەگەڵ خۆمان زۆر زیاتر لە دوژمن لە خۆمان دەدەین. ئەمە کولتورێکە کە ئەگە چاوێک لە ئینشعاباتی ئەحزابی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چ لە عێراق چ لە ئێران چ لە وڵات تورکیا بکەی دەبینی کاتێک ئێمە خۆ بەخۆ من لە کاگمەجیدی زیاد دەبمەوە تا دوێنێ پێکەوە دە حیزبێکی دابووین کە لێک زیاد دەبینەوە ئەمن دوژمنم لەبیر دەچێتەوەکە مەسەلەن سەدامە، دوژمنم لەبیر دەچێتەوەکە مەسەلەن میتی تورکیا، دوژمنی سەرەکی من دەبێتە کاکەمەجید، ئەو دوژمنی سەرەجەکەی دەبێتە عەلی. بەداخەوە ئەو کولتورە ئێمە لە بولشویکانەوە فێر، ئێمە حیزبایەتی میراتی حیزبایەتی ئێمە کولتوری حیزبایەتیەکەمان دوای خێڵ و دوای سەردەمی میراتی کە بە شێوەیەکی مۆدێرن هاتۆتە ناو بزاوی کوردیەوە ئێمە لەوان فێر بووین، زۆر خراپە. ئێستاش لەگەڵ خۆمان دەیکێژی. مەسەلەن تۆ هەر لە کوردستانی ڕۆژهەڵات کاک جەمالجان کە تۆ زۆرتر شارەزای وێشی تۆ دەبینی کە ئینشقاقێک دەبێت، ئینشعابێک دەبێت لە بینی کۆمەڵەکان، لە بینی دموکراتەکان، جمهوری ئیسلامیان لەبیر دەچێتەوە، ئەوەندە بەڕق لێکتر دەدەن، ئەوەندە بەڕق بە گژێک دادێن کاکە یەکتری دەسووتێنن. مەسەلا من شەڕی دموکراتی و کۆمەڵم لە ساڵی 82 خۆمان لەبیرە کە خۆم تێدا بوو کاکە ئەو شەڕە ماڵوێرانکەر بوو، بێ بزەیانە بوو کاکە بزەمان بە یەکتردانە دەهات بۆ نازانم. یعنی ئەو کولتورەی ئەحزابی سەر بە سۆڤێت یا کولتورێک کە لەوانەوە هاتبوو ئێمەشی داگرت بوو. یا مەسەلەن بە درێژایی ئەم ساڵانەی لە دوای ئاش بەتاڵەوە لە 76ەوە شەڕی بەرەی جوود، شەڕی پارتی و یەکێتی کاکە ئەو هەموو کوژراوەی کە لەو شەڕانەدا بووە قەت لەگەڵ دوژمنەوەندە کوژراوەمان نەبووە. ئێمە ئەو هەموو ساڵە لە کۆمەڵی لەگەڵ جمهوری ئیسلامی بە چێشە هاتوین شەڕمان کردووە. ئەو پڕی لە عەمەلیاتێکی گەورەدا کە دەیان پاسدار گیراوە، دەیان سەیارە و چەک گیراوە، 2 شەهید 3 شەهیدمان دەدا. بەڵام لەگەڵ حیزبی دموکرات 1 جێ 10 دانە شەهیدمان دەدا، 1 جێ 17 شەهیدمان دەدا. هەردووینە پێرە ساڵوەگەری گوردانی ورمیا بوو لە کۆمەڵە کە دموکرات و سەر گوردانێکی کۆمەڵەی لە ورمیا هەردووینێ ساڵوەگەریان بوو دوێنێکانە کاکە هەر هەمووی کوشت تەنانەت چوو سەر کەلاکەکانی سێ-چوار نەگەڕێنەوە بۆ بەڵام بەهەرحاڵ ئێمە ئەو قین و کوتونەمان هەیە کاک مەجیدجان چۆن نەگەڕێنەوە. ئەگەر ئێمە خەسارناسێکی دقیق نەکەین لە ڕابردوو لە شەڕی براکوژی ئەو ڕۆ ئێمە چۆن دەتوانین ئەمە چەند جاریان کورد خودی کاک مەسعود چەند جاری کورد شەڕی کورد بە کورد حرامە ئەدی بۆ دەیکەی ئەدو چەند جارت کورد ئەمن سۆندم خواردووە لەگەڵ خوای خۆم شەڕی کورد بە کورد حرام و تاساوە دەیکەی دوێنێ پێرێکانە هێزێکن نادوتە سەر گریلاکان لە گاریە پێشمەرگەیەکی خۆت شەهید بوو. ئەمە حقیقەتێکە کاک مەجیدجان ئێمە نابێ بڵێن وڵات بگەڕێنەوە نەخێر ئەمێن بە دڵی من بێت هەموو شەو هەموو بەیانیان ڕۆژ و لەیل و نەهار ئێمە دەیە بە میلەت بڵێین کە ئەم شەڕە خراپە، ئەم شەڕە نابێ بکرێەوە بیریان بێنینەوە، کارەساتەکانی شەڕی یەکێتی و پارتیانەوە بیربێنینەوە، کارەساتەکانی شەڕی دموکراتی و کۆمەڵی ئێرانیانەوە بیربێنینەوە، کارەساتەکەی کە ئێستا بۆ خۆت باست کرد لە ساڵی 92 چمان لە پەکەکەی کرد لە باشووری کوردستان. حقیقت ئەوەیە کە ئەو کولتورە کاکە جەماڵجان بە بەژنمان بڕاوە لە شۆڕشی کوردیدا و ئەوە لە بینی ناچێ، ئەوە لە بین ناچێ فقط یەک ڕێگای هەیە، ئەویش ڕێگایەک ئەوەیە کە هێژمۆنیەکی هێزێکی یەکگرتووی نیشتیمانی لە هەر پارچەی کوردستان یا لە هەر 4 پارچەی کوردستان جارێ خۆ ناڵێن هەر 4 پارچەی کوردستان بەڵام ئەگەر سپەینی قەرارە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەگەر قەرارە وڵات خۆش بێ، ئەگەر وڵاتە دەسەڵاتێک دروست بێت دەبێت پێشەوەی کە بگەڕێنەوە، پێشەوەی کە هێزەکان بگەڕێنەوە دەبێت هێزی نیشتیمانی و میلیشیا منعکەن، دەبێ میلیشیا نەمێنێت. ئەوەی کە ئێستا لە باشوور هەیە کاکە 2 میلیشای گەورە هەیە. ئێستا ئەگە تۆ بچی بڵێ لە ناو خەڵک بڵێ کاکە هێزی 78 میلیشایەکی سرفە، میلیشایەکی جینایەتکارە، ئەوی کاک عەلی جنێوە پێشمەرگە دەدا، ئەوی عەلی ئەوە خاینە. کاکە ئەو پۆپۆلیزمە ئەم مزایدەکردنە بە سربەخۆیی بە ئاڵا بە وشەی پێشمەرگە بۆتە چەکێکی کارای دەسەڵاتی بۆگەن و گەندەڵکاری کوردی لە باشووری کوردستان. کاکە ئەمن قسە بە پێشمەرگە ناڵم، خۆم پێشمەرگە بووم، ئەتۆ بۆ دێ مزایدە دەکەی، ئەتۆ بۆ دێ قسەکە دەزاری من داوێ. کاکە هەر ڕەفیقێکی ئەم کاک مەجیدە
دا 12 ساڵەوەی پێش وشەیەکی لە ڕۆژنامەیدا بەکارهێنا کوتی یەکێتی و پارتی میلیشیان هەیە کاکە یەک جەویان بۆ ساز کرد یەک فەزایان بۆ دروست کرد ئەو فەقیرە هەر ئەوەندە مابوو کوردستان بەجێ بێڵێ ئێستا ئێمە دەزانین کە قسەکەی ڕاست بوو حقیقەت ئەوەیە ئەگە تۆ میلیشیانەبی شەڕی خۆ بەخۆ ناکەیت ئەگە تۆ میلیشیانەبی هێزی نیشتیمانی بی چۆن دەستی شەڕی براکەت لە پارتیەکی دیکە دەکەیت زۆر باشە کاکە عەلی کات زۆر کەم بەدەستەوە ماوە دوایین پرسیار بۆ کاک عەلی دادەنین کاک عەلی دوایین وتەی جەنابتان چییە لەسەر ئەوەی کە نەهێڵین شەڕی بناو ڕۆ بدات یەک دەقەم بەدەستەوە من ئەرزم کردی تاقی ڕێگای نیهایی و سەتاسەد ئەویش ئەوەیە کە ئێمە کە ئەو هەڵە باشەمان لە دەستداوە فرسەتێکی زێڕینمان لە دەستداوە لە ماوەی ئەو 28 ساڵیدا ئێمە دەبێ هێزی نیشتیمانی دروستکەین حتا هێزی حیزبی هەبێت حتا چەکداری حیزبی هەبێت هەمیشە و دایم شەڕی خۆخۆری شەڕی خۆ بەخۆ لە بن جۆمانە ئەمە قسەی ناچێت ڕۆژێک یەک خەتایەک دەکات لە قەڵاتزێ تیرێک داوێ بە سوتفە شەڕ دروست دەبێت بەڵام ئەگەر تۆ بزانە وڵاتێکی وەکو میسر ئەم شۆڕشە گەورەی بەسەرهات بزانت دەبوو پارچە پارچە کرابایە بەڵام چونکە ئەرتەشەکەی هێزەکەی نیشتیمانی بوو بزانت چۆن ئاخرەکەی خۆی گرتەوە و میسی شات و وڵاتیش ئۆ خۆی دااتەوە لە چاو خۆیان ئەمت پێم وابێت ئێمە وەکو نوخبەی کورد وەکو ڕۆشنبیر ئەگەر پێمان بڵێن زۆر زۆر خەتاباری لە دموکرات و کۆمەڵی ئێمە نابێت دێنە سەر تەلەڤیزیۆن دێنە سەر سیمینارێکی ئاوا لەگەڵ خۆمان بە قەولی ئێرانی دەڵە تەعاڕوف بکەین ئێمە دەبێت ڕاک بەلگەڵ میلەتەکەمان قسە بکەین ئەمن نامە ئێرە قسە بکەم بۆ لایک وەڵا عەلی پیاوی چاکە بەڕاستی دڵی کەسی نێشان هەردووک لای ڕاگرت نەخێر ئەمن دەڵێم لە شەڕی پێشوشدا لایەک خەتابار ئەو لایە ئێمە وەزیفەمانە من و تۆ کاک زەماڵ کاک مەجید ئێمە دەبێت دڵنیشانی بکەین ئەقبزام چێ مستەفیدە لەو شەڕی کاکە من لە بیرمە ساڵی 81 کە شار ڕۆیشت خومەینی هاتە سەرکار هێزێک دروست بوو بە نێوی پاستار ئەینی هەشتی شعبیەکەی کاک مەجیدی کە ئێستا هەیە ئەینی ئەوانە هیچیان نەدەزانی هیچ هەمووی منداڵە ورکەی تاران و تەورێز و ئەوە بوون تفەنگێکی ژەسەیان وەرگرت بوو بە بەنەخێنی بەخۆیانەوە قایم کرد بوو نایان دەزانی شەرسێ نایان دەزانی گولە دەبڕێ لەو دەمەیدا ئاغای بنی سەدر سەرۆک کۆماری ئێران بوو دموکرات و کۆمەڵەش ئەمە شۆرمان نەدەزانی بەڵام کۆمەڵە کادری کۆنی دموکرات و ئی کۆمەڵی کە لەگەڵ یەکێتی نیشتیمانی هاتوویان کرد بوو شتێکمان هەر دەزانی لە هەمووی گرنگتر کوچە و کۆڵانەکە ئی خۆمان بوو نەچوو بووین لە تاران شەڕکەین پاسدارەکە کوچە و کۆڕانی کوردستانی قەت نەبیست بوو دەهان لەوێت پاسدارەکە بەڵێ ئەوان لەوێ بوون ئەم ئاغای بنی سەدرە زمانی شای کە ئاش بەتاڵ کرا هێزی بنەماڵەی بارزانی نەک خەڵکە فەقیر و هەژارەکە ئەو چەکدارانی قیادە مۆقەت کە لە 76 ناویان نام قیادە مۆقەتە لە 4-5 شۆری وەکو ڕزایە و ورمێ و دزڵی و ئەو ناوچانەی سۆما برادۆستوانە مەقەڕیان کردبووە بەشێکی زۆریشان لە کەرەجێ ئەوەی کە پێت دەڵم زانیاریە کاک زەماڵ ئەوەی کە پێت دەڵم نووسیشمە تا ئێستا بڵاوم نەکردوتەوە ئەوە یەکەم جارە بووە ئەو بیدیایی جەنابەت دێڵم ئەمانە نەسریەیەکیان هەبوو شا دەیدانێ 5 میلیۆن تمەنی ئەو کاتی کە $1 ئەو دەم بە 7 مەنی بوو بە 6 مەنی بوو ئەو نەسریە کە خومینی هات وڵات شێوە کەس نەیدەزانی چێ هەر کەس نەیدەزانی خیادە مۆقەتەش چێ قۆم و ئەوانە مەلاکان ناخود دەکەن کاک ئیدریس بارزانی ئەمن ئەوە شاهیدی مێژوویم هەیە پاشەوەی کە ساڵێک ئەوانە بێ نەسریان برسین هیچیان نییە لە کەرەزیە دەیان قەوماوە دەچێتە دەفتەری سەرۆک وەزیرانی تارانێ دەڵێ ئاغای بنی سەدر ئێمە لە زمانی شای هاتوین لێرە پەنابەرین ئەو هەموو خەڵکەمان هەیە ئایلەمان هەیە چمان هەیە ئێمە نەسریەکەتان نەداوینێ ئەمە بەبێ ئەو نەسریەی ناژین نەسریە بە فارسی دەبێتە کۆمەک هەزینە یارمەتی ئەویش دەڵێ ئاغای بارزانی بە فارسی ئاغای بارزانیش فارسەکەی زۆر باش بۆ گوایە ئەو کەسەی کە لێوێ بوو بە بۆی جەڕامەوە دەڵێ خۆمە بە خۆڕایی پارەی نادەبێەوە ئێوە چی بۆ ئێمە دەکەن ئێمە ئێستا بۆ خۆتان دەزانن ئێران لە خەتەری تەقسیم بووندایە سەدام
وابەستەکانی خۆی کە دموکرات و کۆمەڵان ئەوە خەریکن کوردستان جیا دەکەنەوە بەعسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی مەبەستی دموکرات و کۆمەڵەیە ئێوە ژوەرن کاکە ئێرانی خۆتانە مەیەڵن تەقسیم بێت بڕۆن کاکە ئێمە پاسدارەکانمان فەقیرن تازن ڤیدۆ هەیە لەسەروەی ڤیدۆ هەیە لە یوتیوبی بڕۆ سەیریکە ئەویش ئیدریس دەڵێ بە چاوان ئەم شەڕی قیادە موقەتە لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان دەستی پێکرد بیانوویەکیان پێگرتین بە برادێکی فەقیری بۆ خۆی دەروێشی مەلا مستەفای بارزانی بوو کوتیان سەیڕەسووڵی بابی گەورە هەستاوە چۆ قەبری مەلا مستەفای داوەتەوە ئەقە باشە من بم هەوێت تەوهین بە قەبرێکی بکەم دەچم فڕی بدەم لە کەلاوەی قەبرەکە دەرهاتوو بە جوانی هەر لە تەنیش قەبرەکەی دانرا بوو بە دەسیسەی ئاخوند حەسەنی ئەو مبەڕیران دروست کرد بۆ خۆیان بە دەستی خۆیان کە بیانوویەک بێت کە بڵم بۆیە ئێمە لەگەڵ کوردی ئێران بەشەر دێن ئەو شەڕەن ماڵوێرانکەرەی کوردی ئێران و قیادەی موقەتە دەستی پێکرد لەسەر ئەو نەسریەی ئێستاش کاکە جەماتجان ئەینی فیلمە تورکیا سەرمایەیەکی گەورەی نەوت و تاڵانی نەوتی لە تەریق ماڵی بارزانیەوە دەست دەکەوێت و دەبێ ئەو شەڕە بکات دەنا نایداتێ دەرا بەرژەوەندەکانی نابارێزێت ئەخر بۆچی قەراردادی 50 ساڵەی نەوت لەگەڵ تورکیا بەسراوە دەزانی بووە لەبەر ئەوەی کە باشترین گارانتیە کە تا 50 ساڵی دیکە بنەماڵەی بارزانی تورک بیان پارێزێت و دەشان پارێزێت لەبەر نەفعی خۆی ئەمە سادەیە کە کۆمەڵانی خەڵک تێبگەین ئەمن ئەگەر بە من بڵێن ڕۆشنبیر ئەگەر بە من بڵێن نوخبە ئەمن دێم ئاوا لەگەڵ میلەتی خۆم قسە دەکەم ئیتر ناڵێن ئەو قەتایەتی نەخێر خەتاکەی من و تۆ و کاگمەجیدا کە لەگەڵ میلەتی خۆمان نایەین شتەکانیان بۆ ڕوونکەینەوە کە نایان تێیان بگێنین کە بابە ئەمن هاتوومە ئێرە ساعتێک 2 ساعت وەختی ئەو میلەتەی دەبم بە قسەکانی خۆم ئەقد دەبێت دووشتیان پێ بڵم کاکە نەخێر ئەسڵەن وانە ئەمە قسەیەکی زۆر خراپە کە بڵێ وڵا هەردوو لا خەتابارن وەکو شەڕی جەریانی سیویەکی ئابوو ئەوانە لە نەوە دەکات ئەمە نایخوا ئەمە هەر دیسان هەڵدەداتەوە هەر دیسان نەیەکێتی دەڵە خەتامە نە پارتی نە ئەمن و کاگمەجیدیش خەتاکە بە کەسدا دەگرین بۆیە ئەمن دەڵم نەخێر لەوە و داوە دەبێت قام چەند ساوڕەکەین ئەتۆ بەرژەوەندیت لەگەڵ تورکەیە هەتا ئەتۆ سەرمایەکی یەکجار زۆرت کاپیتاڵێکی یەکجار زۆرت ئینڤست کردووە سەرمایە گوزاری کردووە تورکیش لەلای تۆ ئەتۆش لەلای تورک کەوابێ ئێوە کلکتان پێکەوە گرێ داوە ئێوە یەکتری دەپارێزن بۆ ئەوەی کە یەکتری پارێزن تورک لە تۆ دەوێت لە کەجەکەی بدەیت لە پەکەکەی بدەیت ئەمە قسە ڕاستێکەیە ورن بیڵن بە میلەت کاکە دەنا کەجەکە لێرە سۆندی خوار ئەلەو ژوورەی من تی کاکە من شەڕی کورد ناکەم لە باشوور ئەمە شەڕی باشوور ناکەم ئێمە لە باشوور کاکە دەچینە شاقێک شاخەکە ئاوەدان دەکەینەوە وەڵڵاهی بە چاوی خۆم دیومە خەڵکی قەندیل بۆ گریلا دەگری دەڵێ نابێ بەجێمان بێڵن خەڵکی قەندیل ئەو شوێنانێکەوە وڵاتەکەیان پێ خاوێن دەکەنەوە وڵاتەکەیان نەزم و نیزامی بۆ دادنێ وەرە بچۆ بزانە لە شارەکەی ئەم سلەیمانیە کە شاری شێخی گەورەیە ئەو ڕۆکانە من لەسەر قەبران بوو کاکە ئەوە قەبرستانەکەمان ناتوانین تێیدا بڕۆی بڕۆ بزانە لە قەندیلی هەر قەبرستانی شەیدەکان چەند جوان و ڕێکوپێک دروست کراوە بڕۆ چاو لە قەبرستانی کۆبانی کە بزانە چەند جوان و ڕێکوپێک دروست کراوە کاکە ئەوان خزمەتی خەڵک دەکەن خۆ خەڵک لێیان بێزار نییە ئەتۆ بۆ دەی کادرەکانت درۆیە دەکەن لەسەر تەلەڤیزۆنی وڵا خەڵک لە گریلا بێزارە دانێت ناوانێەوە درۆیە ئەمن و کاگمەجید دەبێ بینە سەر تەلەڤیزۆنەکان بڵێن دەخێرەوە درۆیە گریلا خۆشەویستە شەڕەوان زۆر خۆشەویستە و بەڕاستی میلەت وەک تۆوی چاوی خۆیان دەیپارێزن و ئەو قەندیلە ئەوە 20 ساڵە ئەمن لێرم کاگمەجید دەزانێ وە زوو دەسمە قەندیلی کاکە قەندیل کاکە ئومێدێ کاکە من لەوێ بووم دەڵێن نابێ بەجێمان بێڵن کاکە کەوابێت ئەم درۆ شاخدارانە بۆ بەرژەوەندی تورکە بۆ ئەو کاپیتاڵەیە بۆ ئەو سەرمایەیە کە بنەماڵەی بارزانین لە تورکیا هەیەە بۆیە ئەمن لەگەڵ ئەوەم کە یە پێش هەموو شتێکی هێزەکانی 1970 نەمێنن هێزێکی نیشتیمانی لە باشوور دروست بێت و ئەو جارەکانە پێش هەموو شتێکی دیکە نیزامێک دروست بێت کە بەڕاستی میکانیزمێک بدۆزینەوە کە هەرگیز هەرگیز دەست بۆ چەک نەبێت زۆر سپاس دەکەم بەڕێز عەلی کەریمی چاودێری سیاسی هەروەها بەڕێز مەجید ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر لیستی گۆڕان سپاس کە لەگەڵمانە بەشدار بوون پژی کاکە مەجیدجان پژی کاکە جەمالجان خۆشحاڵ بوو سپاسان دەکەم بینەرانی ئازیز هیوادارم هەموو ئەو مەترسیانەی کە دەتوان بن بە مەترسی لە بەردەم ئازادی کیانی سیاسی کوردمان بۆ ڕوون و ئاشکرا کردوێت ما ئەو دەڵێت ئەوەی دوژمن لە دژی شەڕ دەکات
دەبێت پشتیوانی لێ بکەین ئەوەی کە دژمن پشتیوانی لێ دەکات ئەبێت لە دژی شەڕ بکەین تا هەینێکی تر و ڕوبەڕۆیکی تر شەو و شەورگارتان خۆش چەپکێ گوڵ و چەپکێ نەرگز مەرگتان نەبینم هەرگیزای هەرگیز